کاکسانجیان بەخێر بێ خۆ سەرچاو بەخێر بێ خۆ بەخێر بێ بۆ چایخانەکەی گەڕیان ئەم چایخانەی گەڕیان لە خزمەتی ماڵی هەمووانە و ڕۆژانەیەمە لە خزمەتان نبین ئەو کاکامانجی چایچیش دەستی خۆت بە چایەکی جوانی بۆ لێ ناوین بەخێر بێ خۆ سپاس کاک جەزاجیانڵا من سوتفە بۆ هاتم بەڕاستی ئەو دیکۆروینەم بینی زۆر کوردەواریانە و فۆلکلۆر و ڕەسەن بوو بەڕاستی پیا و لە خۆوە یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ چایە لە خزمەتتانە بخۆم و ئەرەوەکو بزانی غاز دەرزان نەبووە وەڵڵاهی بڕێک باشتر بووە دەستەکەوە وەڵڵاهی نازانم دوێنێ کابرای لە چایخانەکە بۆ هیچ غاز گران بوو نازانم دەست ناکەوە وەڵام من لە چەمچەماڵەواتم بڕێک باشتر بوو دوو ڕۆژە باوەڕ بێت چیتە تەکستی وەرباسی غاز و باسی خۆر پارەی خۆر ڕشتن و برادێرێکمان ناوی کاکفەرادە لەم شەقامی وەرزی باکەیە هینێکی باتەوە 15 میلیۆن پارەی خۆڕشتنی باتەوە دوکانی کەمالیاتی هەیە خۆر بەسەرەوە تێگەروا بێ مەگە دوکانەکەی ڕاست و سەری خۆڵگرێ نازە چی بکە 15 میلیۆن بۆ خۆڕشتن یەک دوکانەکەی خۆی 2 مەترە وڵایی ناخۆشە بەڕاستی کوردستان لە گێژاوێکە نازان بڵێن چی خی گەورە ڕەحمان لێ بکات چی بکەین بەخوا خوا بکات چاو شەکرۆنش گران نەبێت دوایی کاگامان چامان لەسەر گرانە کاگەرەوە بڕەوە سەجارە چار بە 250 باش وا بڕۆ زۆر شت وای لێ دێ بەخوا پێ نازانێ بڵێ چی بەخوا عليكم السلام بخير عليكم السلام ورحمة الله بخير بين يا اخوة بخير بين بخير بين سرچاوم بخير بين يا اخوة بخير بين بخير بين يا اخوة بخير بين بخير بين يا اخوة سرچاوم بخير بين كعمر جان بخير بين يا اخوة يا اخوة بخير بين يا اخوة بخير بين بخير بين يا اخوة فرمودان بخير بين يا اخوة بخير بين سرچاوان من کاگامان دووچا بۆ میوانانە بێنە خوا پێ چێ لە ڕێکی دوورەوە هاتبن بە دووچیان بۆ بێنە بۆ میوانە خۆشەویستانەمان سێ چعفۆڵا سێ کەس سێ میوانمان هاتووە بەخێر بێنێخۆ قوربانەوە ئەوە چی بەدەستی تۆە براکە باڵەبانە یاخوا بەخێر بێن ئامێری باڵەبانیان پێ بەخوا ڕەنگە لە چۆ هاتوون زەحمە نەبێ لە گەرمیانەوە هونەرمەندن ئەیکوا بێ خۆتان بناسێن چێ بنێەوە بە خزمەتان نەگەشتم بەخێر بێنێخۆ سپاس دەکەین مەمنونی نێمەش تفەیەم شارەیەوەمان کرد وەرێمش لەو پێدەشی گەرمیانەوە هاتوین ئەگیاخوا بەخێر وتمان لە ڕێی ئەم برادران و پەیوەندیەکمان پێشتر لەگەڵ برادێکا کرد و تێگەربێن لەوێ سەرێ بدەن و چایە بخۆنەوە خۆشترە بێ یەکە بینین و قوربانجان بە یەک ئاشنابین یاخوا بەخێ ئەم چایخانەیمان ناونەوە چایخانەی گەڕیان هیوادارین لە گەرمیانەوە لە هەورامانەوە لە کوێستانەوە لە هەموو شار و شارۆچکەکانەوە ئێمە ئەمانەیە هوەری کوردی نەوەست ئێمانوێت لە ناو چایخانەکەشا زۆر ئەتیادیە زۆر پێمان خۆشە پێشتریش هەروە بۆ پیان تۆ قەلەندەرخانە لەم شارەیە لە چەندین چایخانە
ئەو بە درێژایی چەند ساڵ ڕەنگە مامی حسام زانە چاخانەیەکی ناوی چاخانەی مەڵکەنیە کاک سەلاح هەر زوو لە ناو چاخانەکەی بەزمی و ڕزمی دروستە بێت و جەوێکی خۆش و گۆرانی و ینی بەڕاستی پێمان خۆش ئەو هونەری کوردیە هەر بەو شێوە فۆلکلۆری بمێنێ یاخوا بەخێر بێنەوە وڵا سوپاسدانەکەین و چاوتامان ئێوە توان چاکانتان ئەگەر فەرم و چاک نوۆش بکەن یا هەر حەزگەین وڵا پێمان خۆش بووە گەر لە گەرمێنات بە شتێکی گەرمیانیمان پێشکەش بکەن دڵێکمان دڵی ئەو بینەر و بیسەرە خۆشەویستانە بە یەکەوە بەڵێ من ناوم ڕەمەزانە ناسراوم بە ڕەمەزان گەرمیانی زۆر خۆشحاڵین بەخێر بێت ئەبێ بڵێم منی شاتوم لە پێدەشتی گەرمیانەوە لە وڵاتێکی سوتا و برژا و وێرانەوە بە دەرونی پڕژانەوە بە چاوی پڕ گریانەوە لەگەڵ پۆلێ ڕەفیقان و دۆستی دۆستان مام وا ئەم ساتە وەختەیش لە گۆشەیەکی کوردستانە بەخوا من هەر زۆر وتومە لە پێدەشتی گەرمیانەوە منش ئەگەر بە شعر نێڵم وتومە ئەو ئاهۆن زولەی کە لە ناو مەقامی قەتار وەڵاوەسی ئەو شین و چەمەرەی ئەو هەموو قڕپێوان و ئەو هەموو حوزنەی کە لە مەقامی گەرمیانە هەیە لە ئایایەکەەوە بیگرە هەتا خۆشیدی و خاوکەر و قەتار وەڵاوەسی وەڵی ویلایەوە هەمووی نیشانەی بەژمەینەتی خەڵکی گەرمیانە هەر لە کۆن و لە تعریبکردن و لە نەهامەتی و لە هەژاری و لە فەقیری و لە نەبوونی وەڵی یەخوا بەخێر بن من ئەوکە بیستومە ئەگەر جەنابی ئێستا بیرم کەوتەوە ئەم کاگەسانە بۆی باس کردوم کاک ڕەمەزان گەرمانی کاک ڕەمەزان مەقامزانێکی دەنگخۆش بەڵام پیاوێکی مادوونە ناست کە پێڵەن ڕەنجەرانی بیر و بازوو پیاوێکی ئیشکەر یعنی ئەو هونەرمەندە دیێرینە مەقامزانە کە ئێمە پێویستمان بە هونەرەکەی هەیە هەم شعری جوانش هەڵێ ئەو هەموو مەقامە جوانە شارەزایە ئەبێ بچێت لە دەشتێکە جاروێ بە کشتتوکاڵەوە یا بە فەلاحەتەوە یا جاروێ وڵی بە کرێکاریەوە یاخوا بەخێر بێ وڵی من داوای وڵا کاک جەزا من کە بە سوتفاعاتین لەگەڵم برادەرانەیە بۆی کە معلوماتان زیاترە بێ منی ساکە خۆم لە لادێ ئەژیم نەک بڵێن هەر لە ناو شارێکیان شارۆچکەکەشانەمە لە ناو شارۆچکەکەی شاجێگام نەبووتەوە حاصل چوومەتە پێدەشت و لە لادێ اینجا جا نەزارێکیش لەو دەشتەی تر ئەمە هوەرە و دڵت تەنگە بێ و بێتاقەتە بیت و تەنیایت و شیعرێگەڵێ مەڵێم لە پێدەشتم و خەیاڵیشم لە کۆڕی دەف و نایەکە دەست دەنەما بناگوێم و ئەڵێم کاتی ئایەکە ئەی هەوار ئەی هەوار جا تۆ بۆی دڵە لە خۆت دانەمێنێ ئەوە بە ڕەحمەت بێ سەڵاداودا خۆمان بینیمان لە ژێر هێڵی هەژاریشەوە ژیانیە کرد ئەوە بە چاوی خۆشمان بینیمان حەسەن زیرەک چەند گەڕێدەیە بوو هیچ شوێنە نەبوو تیای بحەسێتەوە و ئەوەش ئەحمەد شەماڵ بوو کە بە ئاو نوزولەوە هاوارێ کرد بە مەقابەوە ئەوان ئەرزم تیا دەست ناکەوێت بەقەت لە پەدەستێ یا بەقەت بەری کراسێ بەڵام کە کۆچی دوای کرد پەیکەری بۆ کرا و مەساحەیەکی زۆر گەورە یاڕێبی تۆ تەمەند درێژ بی تۆ خۆیان تۆزە لەو حەزرەتوایەمان لەگەم مەقامی خاوکەرە باشکم بەڕێماکەی بەرەوە و دنیا ئارامەکەی هوەر زۆر خۆشحاڵە بین کە بەیەکەوە چینە لای مەقام و بەستەیەک ئەگە بتوانی هاوکارمان بی
وەی مەودایی بمرە دووری یاریایی دیەمڕایی ئای خاکم چەسەرایی بمرە زاوقانێ پاشایی نامای عزیزاریای وای سرایای وقتم دا پابنی و بانای بمرم زام ساختم دای وای آره کراگاری فراگای بوا فرصت یک باب مرم عزیزای لای جاخای جاران مای بمرم هر خمای لکوردیم پایتونی یاران دق با من بمرم داخل دلتم تو نبیای شین شماننای وای آره کراگاری آیای دربیان آیای وای دارکای سرکنای فراق لای شما بای لا فوانای وریزان باب مرم رشش وداز وراي أمان أمان نمان أمان أمان دقبا من بمرم داخل قلتم تنبريا
توماتو قرن بامن بيقانتيت توماتو قرن بامن بيقانتيت وان كم سرقون دياران تصام بشتيت وان كم سرقون دهور تصام بشتيت مال الشارو يا رولادي أمكوتي يا بروتو يا درم شيني دكاويا وساويتي بدو بجيان كناشتني أحد وفيمان ببيعه من ناصرة ومجان ببيعه من ناصرة ويا ساكم أغلى قردن كذاك زي أنا ساكم كلا إليك بدرك ساساكم كلا إليك بدرك ساساك يا مال شارو يا رولادي أفوتي يا بروتو يا درم شيني زكاويا وكاويني بدرو بجيان بيزار ملا شر ولا فروار بيزار ملا شر جنا فروار ديلادي مالا شر يا رولادي أمكوتي يا بروتو يا درمشني ذاكا ويا درمشني ذاكا ويا وشاويتي بدو بجيان كنشكني أهدو بيمان ببيعه من ناصرة ومجان ببيعه من ناصرة ويا ببيعه من ناصرة ومجان ببيعه من ناصرة ويا يا أخوة بخير أنا ودستان خۆش بێ یاخوا چایخانەکەمان ئاوادان بێ هەر ئەو دەنگانە ڕووی لێ بکە بۆ خاتری ماشەڵڵا گۆرانێکی کوردی و خۆش جا ئەو من بۆ هەر بۆ معلومات و بۆ زانیاری بیسەران و بینەرانی خۆشەویست ئێمە ئەم گروپە کاڵم من بەتەنیانە لەگەڵ هاوکارەکانم کاکبوران و برادەرەکانم لە کۆمەڵی هونەری میلی یەکەم کەس بووین ئەتوانم بڵم لە دوای ڕاپەڕین نازانگە پێش ڕاپەڕینەوە هەبوو بێ هونەرمان بردە ناو چایخانەکانەوە چایخانەی شەعب و چایخانەی زەردەشت و کافتریا و سەر جادەکان و ئێستاش کەم چاخانەمەدانا زۆر خۆشحاڵم چاخانەی گەڕیان کە لە ناو ستۆدیۆیە لە باتیەوەی وەکو جاران بچینە چاخانەکە تەمان لە چاخانەی ماڵکەنی لای کاک سەلاح لە چەندین شوێنێمان بە زمانەمان ساز کردەوە خۆش کردووە ئەمە دووەم حەڵقەی بەرنامەکەیە خۆشبەختانەیە کەم حەڵقەش هونەرمەندی گەورەی نەتەوەکان مامۆستا ناسر ڕێزازی لێرە بوو ئەمە دووەم حەڵقەیە دیارە میوانە خۆشەویستەکەمان کات بۆ چاخانەکە کاک ڕەمەزان گەرمیانی و کاک عومەر میرەیە کاک ڕزگاری وەفایی یاخوا بەخێر بێن ستۆدیۆکە ونیتی ڕازای و ئەوەدان بۆ لە هەمووشی خۆشبەختانەتر میوانی ناو چایخانەکەش کاک حەسان زیرەکی هەزار جار زیرەکە من دەمێکەوتومە هەم زیرەک بە حەسان زیرەک هەم زیرەک بە گەرمیان و بە مەقامەکان هەندێک کۆمنتی بە پەلا خوێنمەوە کاک محەممەد بەکرە ساوتان لێبێ بە خراتی میوانەکانتانەکەم دەست خۆشکاوی جزار تەمەند درێژبی حەقوایە ناو دنێن باوکی هونەرمەندان کورە وڵا خەریکە بم بە باپیری هونەریش پیر بووین کاکە حەمەجیان من خزمەتکاری هونەر و هونەرمەندانم ئامانچکەمان چاوی ماچەکەم گۆرانی شەی سدەی قەڵە کاک جزا هونەرمەند حەسان زیرەک گۆرانی هادەنگی مامۆستا حەسان زیرەکمان بۆ بڵێ ئەرگ نەبێ وڵا کاگەسان ئەمڕۆ بەڕاستی خۆشی تەوانی بەڵام من خۆم هەروتم بەخوا وازل لێ نانین
بزانین چۆنە بێ ئەمڕۆ وەکو میوانی و وەکو میوانێکی من هاتووەتە ناو چاخانەکەەوە یاخوا بەخێر بێ هەردی ئەحمە دەڵێ کاک جەزا ئەحمەد شەماڵ خۆی ئێوید لە پاش باران فەرەنجی بۆچێ زۆر ڕاستە قوربانجیان بانە عیرفانی پێشکەشکاری سەرکەوتوی ڕادیۆی گەڕیان ئەڵێ بەژی دەنگە دەرخۆش بێت یاخوا ئەڵێ سڵاو و ڕێزکاکردی بۆ میوانەکان بۆ کاک ئەحسان تاقانەکەی چەمچەماڵ کاکە هەردی وای تۆ سپاس یەکەم ئازاد قەرەداغی هونەرمەندی دێرینی نەتەوەکەمان کاکە ئازاد پێما بێت هەوری ئێستا سڵاو لە هەموو میوانەکان و کاک جەزا زۆر زۆر سپاس دەکەم مەجلیزیرەک هونەرمەندی دێرینی گەرمیان و ناوچەی کەدار و خۆشەویست و ئاوڕێ هەمومان دڵ و گوڵی نردۆ سڵاوی نەدەوە بەڕێستان من ژەڵەم یەخوا بەخێرم خۆش ئەمە دیار بۆ مەقامە خاوکەر بوو کاک بەڵێ بەڵێ ئەمە خۆی ئێمە چەنێوەکو ناوچەی گەرمیان شیرینتر هێتە سەرزار پێی ئەڵێن مقامی قەتار و خاوکەر بەڵام خۆی لە عەسڵا مقامەکە سەرەتا خاوکەرەکاڵی دوایە چیتە قەتار خۆی بزەوە دوایە بەڵام قەتار و خاوکەر لە هەندێک شوێنیش لە ناوچەی گەرمیان بە تاکی ژەوترێت هەر قەتارەکە ئەڵێن پێ ئەڵێن بەرزە قەتار بەرزە قەتاری ڕاستەکە جار هەیە بەرزە قەتارەکە خوێنیت ئەمە بە شێوازی بابلێنەکە وەکوینەکەیشی مقامی بەیات و حیجازە دوو مقامە لێ وڵی ئێوە ئەوەدان بێ ئەو ناوچەیە ماشەڵە ئەوەنە مەقام ئەوانی کە مەقامیان پاراستەوە بۆ منە هەر لە حسین علیەوە ڕەوانی شاد بێ مامەسا علی مەردان مەسەن لە گەرمیان و ئەوە گەرمەسێر و کەرکک و هەروەها هونەرمەند شکر خەیات و هونەرمەند سەڵات داودا و ئەو داودەیەکان چی ترەکەم بیرم چیە کە بەڕاستی کۆمەڵێکی زۆر بن کاک ئەحسانەوانی کە ئەم مەقامە شارەزایان تیا هەیە ئەو کاک ڕەمەزانیش ماشەڵا جەنابەت تر ئەوانەی کۆچیان کرد مامەسا علی مەردان و مام شەوکەت کاکەیش ئەوانش دەم خۆش بوون کاک ئەحسان تۆ بە بێ مۆسیقاش بێت لەم چایخانەیە شتێکمان بۆ ناڵێ خۆ تۆ ئەمڕۆ میوانی ڕۆژێکەوە هیچ میوانی بەرنامەبی بەڵام لەبەرەوەی هەر پێمان خۆشە تاکو کاکە ڕەمەزان چایەکە خۆتەوە هەر بە بێ مۆسیقاڵەبین هەر شتێکی گەرمیان بەڵام نەک ئەوانە حەسەن زیرێک وەڵام من ئەمڕۆم داناوە بۆ گەرمیان من لە خزمەتە بەس دەنگم ئەمڕۆ تاوانێت تا تۆ بڵێ بیگرێ کاک ئەحسان ژێکانی قورژی تووشی بەڕاستی ماوەک لەوە پێشێنی تەنات پێویستی بەنەشتەگەری ئەوانەشە بوو یاڕەوی شەڵا قەدۆ دەنگەمان لە چیزە چکە و دەنگانە دووبارە بوونەوەی نییە ینی ناتوانانی هیچ وڵا شتێک ئەڵێن بەس بووە ئەلم با بەردامەکەی ئەم خۆش هەتاکو ئەو چایەگە خواتەوە ئیسراحەتێکەکەی نێستا خۆشمان کاتمانش خورشیدیەکە ڕۆم باقیچێک سەر لا توانی لا خورشیدێک با بۆمان بڵێ بەڵێ با بەسەر بم شیرنی ئەو خورشیدی قورسە بۆ باڵەبان بەڕاستی أمان ما تملوا خواجة شبكة وسرقة داني ما
لە 6 پیرە قەڵەمی بێنە و 2 گاوە گوڵە بەجبێکە بە خۆی شەکایتە خۆتان تەواو ڕۆژی دەبێت کاکە ڕەمەزانجان گیان زۆر من ناڵم خۆشحاڵ بووم کە جای ترش کە کاکە ئەحسانیش هەر کوڕی یەک منتیقە و خەڵکی یەک ناوچە و هەردووکتان دڵمان خۆشەکەن بەو مەقام و بەستانە بەڵام میوانی بەرنامەی سەرەکی ئەمڕۆ کاکە ڕەمەزان گەرمانیە کاکە ئەحسان نەزانم کە چەند ئەوش وەکو من چاوەڕێ ئەوەیە کە جێبیستی دەنگی زوڵاڵی کاکە ڕەمەزانجیان بین من ئیسفادە لە دەنگ کاک ڕەمەزانەکەم چاوەڕێکم بزانێت چیترە بۆ ئابادەکە دوینەکە پێشکەشمانی کاک ئیحسان هونەرمەندێکی پاک و جوان و خاوێن کاک ئیحسان پیاوێکە وەسپی ڕوبەڕووی خۆش هەردووکتان بەسەنگێنی لەسەر پێی خۆی وەساوە پێم وا بێ من و کاک ئیحسان لە زۆر جێگا و کۆڕ و کۆبوونەوەیە تاواکەری یەکتری بووینە هیوای تەمەندرێژی بۆ خۆشمە خوازم یاخوا سەرکەوت مقامێکی بەیەتمان حاضر کردە لە گۆر لەگەڵ بەستەیەکی لیمۆ ئای لیمۆ خۆشحاڵیم بەفەرمو بە یەکەوە لەگەڵ بیسەرانە کاکە ماریۆژیان ئەڵە سە بۆ کاک ئەحسانی گۆڵ کاکە هەردیە لە ماشەڵا لە کاگزا بەو جرانەوە زۆر کورداوەڕێرە وەڵا ئەسا حالێن زۆر قەیمیان وێنم سوپاس دەکەم مەمنونم کاکە ئەوب کوردە ماشەڵا لەو سەوتە ڕەسەنە و کاک ماریۆجیان سڵاو بە کاک ڕزگار و کچێخ دیاری باڵەبان ئەڵە سڵاو بۆ سەرجەم کارمەندەکان و بۆ کاک زەزا و بۆ ئەم میوانە بەڕێزانە کاکەردی ئەحمەد دەڵێ ئەڵەوام زانی خەتم بڕاخەلە لای ئەو بخەلە لای ئێمە بچا بۆ سوپاس بەخوا فەرمو باوچی لای بەرەمێکی تری کاکە ڕەمەزان گەرمانی دەنگخۆش کاک ڕێبەس أينا يا ميا كرمي قيايان بروحي ثيابت ثوايا معنا جيان سحري ثمني باهر هموي بصويت يا نبهاي جيان فين معاو ثمني خرجي جاني دوي كان برميني بوفنا كان برميني بوفنا زمني كان دلاني دوي خراباتي زمان كلي من خالي وانيك خميتي شكايا كوفا كوني بابا طاريا
قرنهني يمرينا بأشكرا خورجان لكي وهي بوكي درم برا 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 لكي وديم بوكي دروي لما روا پشیمانه دردك دردك ويدري ما ندناك شمر باب فريك كسانيناك ليمو اخ ليمو ويليمو شيرازيا ليمو هاي ليمو جاليمو شيرازيا سرپنجه و سورك حياة بوشة وداز بازيا سرپنجه و سورك حياة بوشة وداز بازيا بعد الواملا بلا شاليرم كي بعد الواملا قريرم خوار بي اي هري لايتوم داوي ليمو هاي ليمو كليمو داخمك خود كليل بعد البوانم دولة باخمك خود كليل وعد زيها ور دولة باخمك او كرا كرا جباريكا كريا بيا بشو مال القرلي مويان يا قدادر بيا بشو مال القرعي هوار يا قدادر بيا ليمو ورا ليمو ليمو ورا ليمو اي ليمو شيرازيا سرپنجه و سورك باوانم بوشة وداز بازيا سرپنجه و سورك باوانم بوشة وداز بازيا يخوة بخير بيتو كاكا رمضان جان بالآخر كومنتو دس بيبكم خاتوبان عرفان الله صلاة لدني كاكا رمضان بيد يخوة صلاة لقرميان بيد کاک شعمەت دڵ و گوڵی بۆ نادووی کاکتوانە قادر لە بەریتانیا ئەڵە سڵاو و ڕێزی خۆشەویستیم بۆ رادیۆ جوانەکەی گەڕیان
ڕێز بۆ مامەزەزای گوڵ جامانەش لێت قوربانە بم کاکە توانەجیان خۆشەویستی بۆ کاکە ڕێبازی گوڵ و بە خێراتنی و ئوستازانە ژەکەم دەنگێکی خۆش و ڕەسەنی کوردی هەیە کاکشە عمەرە لە کاک زەزای گوڵ ڕۆژێک ئازاد موزەڵی بەسەر بکەنەوە وەڵا بە دڵنیایی جارێک تر بەسەرمان کردنەوە لەگەڵ کاکە شوانمیرەیە بەیەکەوە بە دووقۆڵی بەڵام ئەو کاتە تەنها رادیۆ بووین ئێستا رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانە کاکە ئامانجی چایەکی خۆشەویست ئەمڕۆ چایەکەی چایخانەی گەڕیان عزیێتماندا دەسوچاو خۆش بێمەمانێ برادرێک کاتێک ڕخنێکی لە مەگر ئێمە من زۆر باغ بە کولتور و فۆکلۆرە وتی کاکە معقول نییە لە بەرنامەکانتانە تەزبیحتان بەدەستەوە و ئێبراکەم کورد ئێمە ئەم شتەمان هەیە فۆلکلۆرە ئەرەبەس پێم بڵە تەزبیح کە کاتێکە بۆ خاصن تەزبیحی قەزوان کە ئێمە کورد شانازی بکەن چ زیانێکی هەبووە ئەوانەی کە خواپەرستێکە نیا ئیماندارن زۆر جا تەزبیحاتێکی پێکەین ذکرێکی پێکە لا إله إلا الله بێکە بەڵام لەوەکەی تووسەری خۆتان ئەم شتە پیا بۆکەن هەی مۆبایل و سۆشیال میدیایە چ پەیوەندێکی کۆمەڵایەتی هێشتووە چی تا ماڵەکەەوە خۆ کەس قسە لەگەڵ ناکە هەموو هەر خەریکە و ئێجاران بەس نەبوو بەدەم ئەو تەزبیحەکەەوە دوو قسەی خۆشەکرا لە مەجلیسی پیاوانەیە دوو بەسەرا دەژێڕایەوە دوو چیرۆک و حەکایە دەژێڕایەوە کابرا حکایەت خوان یایەکی دوو کاگە ڕەمەزان بە دەنگە خۆشەکە یاوە کاگەحسان بەدەم قەتار وەڵاوەسی و تەزبیحەکە شێر بەدەستەوە و دڵی خەڵکیشی خۆشەکرد بەس بەخوا ئێساوی پێ بێ باوەڕ ناکەم کەسپانێ دەم خەریکی هەموو سۆشیال میدیا و ئەنتەرنێت و بە ناشکوری نەبێ سۆشیال میدیاش ئێستاکەیتەوە خۆ حتا خەبەرێکی ناخۆشی خەڵخۆشی تەیە سەد خەبەری ناخۆشی دەیە هەمووی تعزێر واکەی فڵان کەس مردەوە کۆچی دوای کەەوە ڕێناکەونە و بودجە ناو ئەوە 200 ملیارەکە بڕا و موچە نەما وڵا قڕێن کرد بەسەری و میلەتێ خۆشەویستانم ئەمەی ئاگاداتان بکەمەوە ئەم بەنامەی ڕاستەخۆیە هەچ پرسیارێکتان نەبێ بۆ بەرنمەکە ڕاستەخۆتوانم پەیوەندی بکەن بەم بەرنمەیەوە لە ڕێگە هەر سێژمارە مۆبایلەکەی رادیۆی گەڕیان کە لای هەوادارانی گەڕیان هەیە هاوکات پێتان ڕاگەێنم ڕۆژی شەممە لە فیستیڤالێکی کەمیێنەیە فیستیڤالەکە شان و هەڵپەرچێ گۆرانی مۆسیقایتەیە لە هۆڵی تەوارش کاتژمێر دوو یادی دامەرزانی 2 ساڵی دەستگای میدیایی گەڕیانەکەینەوە هەمووتان میوانن چێ هەواداری هونەری میلیە هەموو هونەرمەندان هەموو هونەردۆستان لە سێمانی پەیوەندێکمان لەگەڵایە خۆشەویستمان نازانم ئەگەر خۆی بناسێنە و کاتە کاک پێشەوە کاکە پێشەوە گیان لە سێمانیەوە سڵاو ڕێز بۆ تۆ کاکە پێشەوە سڵاو و ڕێز بۆ ئەوی بەڕێز کاک دەزا خۆشەویست بە خێرابی ئەو میوانە بەڕێزان ناکەم زۆر سپاس دەکەم کاکە پێشەوە گیان احترامێ چاو ماچەکەم کاکە جەزاجیان یاخوا پایدار بن و پیرۆستایی دامەزراندنی ڕادیۆی میلی گەڕیانی شەکەم زۆر زۆر سپاس کاکە پێشەوە گیان وڵاندالی بنەکەم ناتوانم بێم بەوەی ئیش و کارەوە بەزەر پیرۆستبایەکەم نازانەکەی تەلەفۆن و پەیامێکەوە باشترە کاک پێشەوە گیان سپاس بۆ پەیامە جوانەکە بۆ پیرۆزباییەکە و وەڵایمەوە پێنەینە 2 ساڵەوە 12 دو یادی دامەزرانی 2 ساڵی ئەم رادیۆیە کە سەرەتا رادیۆ بوو دوای سۆشیال میدیا و دوای تەلەڤیزۆن و ئەیتری شەڵاشتی باشتری بە دوای بێەوەم چایخانێشی بە دوای هات پایدار بن کاک دەزا وەڵا کاک دەزا لەسەر شتێکم یە قسێ بکەم ئێستا باسی شتێکی کرد باسی بۆ نمونە میوان و شتێکت کە بۆ نمونە خەڵکیە بۆ ماڵت نازانی چیکەیە و ئەم هەمی خۆی یاوەتە ئەم مۆبایل و سۆشیال میدیاومانە بەخۆی ئەم من باوکەم تازە تیکتۆکیان بۆ داناوە ئەو ڕۆژە میوانمان هاتبوو سەیرەکە و قاقالی چ بۆ ناوەنامە ئەرکاکە ئای بەوتمانەوە چیەکی ئەوە بیری چوو بۆ بیر یعنی خۆ باوکم مناڵیش نییە ئەگەر بڵێ وەڵام مناڵە کاکە جان هەم گەورەکانی ژێ سەفێر بە قورعان کاکە پێشەوە لە سەو قسەی جەنابتە جاران نیشێ بە بەردەم ڕێگا بڕۆشتا لە خۆ پێ بکەنێن و تێک چوە لەم ڕۆژانەیە زەلامێگاتە خوارە بەڕۆم پێکەنی وەڵای خەریب و لێ تووڕە بە مام زین بە من پێکەنە کە تو مەسەیەکەم هێتفۆنێکی بلوتوسی دەژیفانە لە ناو جێچکەی ئەو پێکەنی و قسەیە کرد وەڵای سەرەتاوام زانی گاڵتە بە منەکە بەڕاستی شتی جواز پێیا بۆ زۆر سێ قورعان بەذاتی خوا ڕێگوای یاتوە ینی هاچیە بینی کاکە بەدەم خۆی و پێکەنێت و جارێ ئێستا ئەم بڵێن بەلای هەچیەکە ڕۆی زۆبەی ئەوانەی کە هینن هێرپۆتێ لە جۆچکەیەتی نازانی گەلاڵ ئێوە قساک گیان وەڵای کاکە لەگەڵ تۆم نەوەعفو قساکەم کاکە پێشەوە ئێمە قسە ناکەی قەناکە ئەوان قساکەن گاڵتەت پێکەڵە بۆ تەزبیحی پێگاڵتەت پێکە بۆم شێوە بەرنمەیە بەڵام لە کاتێکە سۆشیال میدیای گویا چەندین کەناڵ هەیە هونەری کوردیە شێوێنێ لە بەرنمەکەیە سوکایەتی بە هونەرمەندەکەکەن لوتی ئەگرن بە جلگرە و نازانم شتێکەکەن بە گوێچکەیەوە شتێکەکەن بە قاچەوە نازم ئێمە ئەو پەڕی ڕێزە هونەرمەندەکان ئەگەن ڕێزە جلوبەرجی خۆمان و کللتورەکەمان و تەزبیح و دانیشتن و ینی بەزی بەڕێ من ماچۆنیت ئەمەی بردەوە لە مرۆڤ ینی
چەند ساڵە بۆ نمونە هەوڵەیەن کە بینی مرۆڤەکان تێک بن لە ڕێگەی هەچیەکەوە بێ ئیتر هەچیەکەوە بێ ئێستا بۆ نمونە زۆرش دروست بوو ینی ناکرێت لێرە باسی کەم بەڵام باوەڕم پێ بکە ئەو نەش دروست کراوە هیچی بەقەت موبایل و سۆشیال میدیا بینی ئینسانەکانی تێک نەیە زۆر ڕاستە کاکە پێشەوەجان کاک پێشەوەجیان سوپاس بۆ پەیوەندەکەگە هەچ ئەمە پەیامێکی ترم ما بێمە لە خزمەتا بین بەس خۆشیتان و چاو تاماجەکە محترامتان هەیە سەرکەوتوبی کاکە پێشەوەجیان تۆ چاومانی برای ئەزیزمانی خۆشەویستان بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ویستم جارێک ترەوەتان پێ بڵێمەوە ڕۆژی شەممە کاتژمێر 2 لە هۆڵی تەوار لە سلێمانی نزیک تەلەڤیزۆنی خاک لە فیستیڤالێکی ڕەنگاڵە و گۆرانی و مۆسیقا و هەڵپەرچێ و نمایشی شانۆیی و ڕێزێنان لە کارمەندەمان و نەناسەکانی گەڕیان میدیا بە ئامادەبوونی زۆرترین هونەرمەندانی خۆشەویستی میلی ئەوانی کە لەم بەرنامانەیە بەشدار بوون بە ئامادەبوونی سەرجەم پێشکەشکارەکانی گەڕیان میدیا لەوێ یادی دامەزانی 2 ساڵەی گەڕیان میدیاکەینەوە کە سپاس بەخواتوانیمان 2 ساڵ تێپەڕێنین بەبێ پشتوپەنا بەبێ پشتیوانی بەبێ ئەوەی کە بە پێچوانەوە چەندین ئاستەنگیشمان بە دروست کراوە زاڵ بووین بەسەر هەموو ئاستەنگەکانە هەرچۆنێک بۆ تایرەمان هێناوە بە مهمەوەی بتوانین ئەو ئەرکەی کە لە سەرشارمانە جێبەجێکەینەویش خزمەتی هونەری نەتەوەکەمانە کە ئێمەمانەیەم هونەرەمان بە زیینوی بمێنێتەوە کاکە بوار لە سلێمانیەوە کاک ڕێبوار لە سلێمانیەوە کاک ڕێبوار جیان سڵاو بۆ تۆ یاوەڕە باش گەرمیان کاک ڕێبوارجیان بەڵێ گیان سڵاو بۆ تۆ کاکە ڕێبوارجیان قوربانت بم بە خێراتی میوانەکان دامەزان ماوسەی گەرمیان زۆر زۆر سپاس دەکەم بە ناوی میوانەکانیشمەوە کاک ئەحسان ئەوە هەر برادەری منە و هاوڕێکی زۆر خۆشەویست کاک ئەحسانیش ڕێزی هەیە بۆت گیانەکە ماچەکەم کاک ڕەمەزانی ساعەمەر و هەموویان ڕێزی خۆشەویستم بۆ هەمووتان هەیە چاوەکەمی سپاس دەکەین باشتر بە قوربانی دەستۆکی بەرنامەکە بەرنامەکە بەخوازم زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکە ڕێبوارجیان چاوی ئەمەی بە قوربانە بم زۆر زۆر سپاسانەکەم کاکە دیڵە بە حەسوودی نەبێ کاک زەزاجیان زۆر جوانە لێدەجانە سپاس دەکەم بە قوربانە بم ئەڵێک یەک حەمکە ڕێز بە کاگامانجی گۆ کاگامانجی ئەمڕۆ چایەکی خۆشەویستمان کاگامان تەواو پێشەکە لە کارمەندە خۆبەخشەمان دوونەناسەکانی گەڕێ میدیات کاکتوانەلەتی بەڵە سلااو لە کاکزای خۆشەویست و هەموو هاوڕەکانی میدیا میرەیە لە سڵاو و ڕێز ئەحمەد عومەر لە هەولێرەوە ئەحمەد عومەری خۆشەویستی پەیامنێر و کارمەندی خۆبەخشمان دوونەناسی گەڕێ میدیا لە هەولێر سڵاو و ڕێزی نادۆ سپاس بە هەمووتان کاک ڕەمەزانجیان کاکت لێر جەبار لێری ژەنیاری ئۆرە کاکت لێر جەبار لە چەمچەماڵەوە لە گەرمیانەوە ژە سڵاوتان لێ بێ دەستوچاوتان خۆش بێ سڵاو بۆ هونەرمەندە خۆشەویستانە جا خۆشەویستانم وەکو پێم ڕاگەیاندنم بەرنامەیە ناوی چایخانەی گەڕیان هەموو چوارشەمەی بەردەوام بێ هەر چوارشەمەی ناوچەی لە ناوچەکانی کوردستان بەسەرەکەینەوە خۆشەویستانم هیوادارم ئەو هەڵاو ئەو هەموو هەڵای ئەعلامیە ناخۆشە دژەنەیاری کە لەسەر مامۆسای گەورەی نێتەوەکەمان ناسر ڕەزازیان لایبن تکایە فۆکسە چیە زۆر عیبە هونەرمەندێک هەموو ژیانی خۆی تەرخان کرد بە سرودەکانی ئەو ڕاپەڕین کرا کوردستان یەک لای کوردستان ئازاد بووە بە سرودە شۆڕژیەکانی ناسر ڕەزازی تکایە کاک ناسر زۆر لەوە گەورەترە کە ئێوە ئەو کەسانی کە نەیارن بەرامبەری هونەر بە بۆنەی کاک ناسرەوە تۆ لە هونەرەیە لە هونەر حرامە گۆرانی حرامە کاک گۆرانی بۆ حرامە قوربانم گۆرانی ئەو پرژێنی خەمەکانە کاکە گۆرانی نەبووە زۆر جار باوەڕتانە بێ مەزیچێک ئەو خەڵکە لەوانێت تووشی شەڕ و خەڵک هەمووی عسابیەوە چۆ بێکە بە گۆرانی خاو بێتەوە لەوانەیە شەڕی بی بچێتەوە من پێم وایە بەڕاستی من خودی خۆم جاری وایە ڕەنگە ئەوەنە بێتاقەت بم ینی هەر لێتە نەشارمەوە ڕۆژ ئێمە لێرە بەرنمەیەکمان هەبوو بەرنمەکە ماوە لە ئەرشیفا کەسێک پەیوەندی کرد لە پێنجۆنەوەتی من شوانم ئێستا لای مەڕووماڵاتەکەم گوێینەکەوتی بەس وەڵی سوێنی بۆ خواردنین کاتی کۆرۆناکە بوو وتی ئەمڕۆ بەتەوا بووم خۆم کوژم ینی تەنانەت کە نامەشم بەجێشتە لەماوەتی بەس وەڵی کە ئەو جۆم لەو بەنامە بوو بە ئەمری خواتی گەڕامەوە ینی گەڕامەوە هاتمەوە بە هۆش خۆمە کە ژیان هێشتا خۆشێکی دیامەوە کە ئێوەمە بینی لە کاتی کۆرۆنامان ئەتەجەولەکەیە بووتی هێشتاوەتومە بەس نییە هونەرێک ماوە شتێک ماوە لەبەرەوە تکاتان یەکەم کاک ناسر زۆر لەوە گەورەتر ینی پێویست ناکە ینی زۆر ناخۆشە تۆ بێت لە هونەرمەندی نەتەوەکەو بێ وەڵی کفرە
کاک ڕەمەزان من سەرتا ناشێنم کاک نەریمان حەمە ساڵح هیچ هونەرمەندێکی دەنگخۆشە گۆرانی ماملێڵەتەوە لە بجێ شەی دەوڵە سڵاو لە کۆڕی هونەرمەندان سڵاو ڕێزی نردووە ئەچینە لای بەرهەمێ لە بەرهەمەکانی جەنابێت بەس تۆ خۆت لەم بەینانەی هەر شتێکەتەیە بە هەوادارانی بڵێ هەر شتێکەتەیە ئەتوانی ئازادی من ئەو کۆمنتەکان زۆر بۆی گرەیمان لەنەکە نەیخوێنمەوە نەوەڵا سوپاسیانەکەین سوپاس بیسەر و بینەرەکەین ئێمەش بەڕاستی ئەوەی کە لە توانامان هەیە بتوانین کە ئەدایکەین بۆ ئەو ئازیز و خۆشەویستانە و بە تایبەتی من داواکاریەکم هەیە بەڕاستی لە گۆرانی بێژەکان ئەوەی کە ئەچێتە بواری گۆرانی خوێندنەوە حەز ئەەکەم لەسەر مقام هەڵوێستەی تەواو بک مقامەکان بناسێ بتوانێت مقامەکان بخوێنێت چونکەم وەکو چۆن لە کوردواری خۆ پاکەت و چرخەکەم دەرکرد جگەرەیەکم دا پێی کاک جەزا جگەرەکەی لێم وەرنەگەروتم بۆ ناکێشیوتی با وتم ئەی بۆ ناگوتی ئێستا کاتی جگەرە کێشانم نییە کاتی ئەرکە ئیتر بەڕاستی ئەمە بۆ من بووە ماخۆلانێ جێگای سەرنج بۆ من جوتم یعنی ئەمە لەم شاخە چۆڵۆڵە لەم هینا ئاوا ئینتیزامات و بیر و باوەڕێکی ئاوا لە دڵیا چەسپا بێ کە لەو کاتەیە جگەرە نەکێشێ کاکڕەکە من شعرێکم دانا لە سەریەت دوای شعرەکەیشم کردە گوێ بەستێ ئاوازێکیشم بۆی دانا بەڵام هەر یەک دوو کۆپلە لە شعرەکەی خوێنینەوە شعرەکەی من لە خەیاڵی ئەو شعرەیە کە دامناوە ئەو گەریلایە ئەیگرێ و بۆ خۆشەویستەکەی دەست خۆش هەڵێ ئەم جارەیان هۆنداوەیە لە ناخەوە هەڵە بژێرم لە پەڕەی گوڵ ئەینوسمەوە بە دیاری بۆتیانێرم تا بزانی ئازیزەکەم سووتان برژان چەند بە سۆیە ئازاری دڵی کەساسم ناڵە و هاواری بۆ کوێ ئەم جارەیان ببینمەوە سینگ دەکەم بە بەردەبازت لەکوێ بژی لەوێ ئەژیم ئەکێشم ناز و ڕاضت زەمانێکە کە لێ دوورم هەواڵێکی تۆم نەزانی لە پێناو کوردستانە بوو ئەوم بە خۆشەویستتر زانی بەڵێ سواز بۆ هەڵوێستە جوانەکانێ هەڵوێستی نەتەوایەتی و نیشتیمانیت ئەچینە لای مەقام و بەستەکەی جەنابێت پێشەشمانیەکەی لەگەڵ ئەم بەسە و ئەمە مقامی سێگایە پێم وایە کاک ڕزگار مقامی سێگا لەگەڵ بەستەی ئەڕۆم و نەگنێت بینمەوە ئەویش هەر شعرەکەی گۆرانەکە و ئاوازەکەی هین خۆمە مقامەکەیش لە مێش ساڵەوە هەیە مقامێکی نەتەوەی کووردە بەڵێ دەست خۆش لەگەڵ مشکی خەتانەکەم خەتانەکەمی سەباوە شاهیدمە من تەشبیهی وەهانەکەم گیانە بزانم گەر لە قەبرایە
بۆی دەمی تیغ لە خاکم دێ هەتایە دەمرم لە دنیادایە زەخمی خوێنینم دەوا ناکەم ناکەم لە دوورێژی سینەمداتە گەوهەریادی ڕوخی تۆ لەبەرێ شوعلەیەوە شەوتا بەیان مەیلی چرا ناکەم ناکەم یانە هەناسەی حەزرەتی وەسڵ ڕێی بەنی ئادەم بەلەب ماتەب نەفەزێ مابێ سۆراخی مومیا ناکەم 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 دهيرم أمن أوتيا الرومون جند بين مواب دهيرم أمن أوتيا ضمانا دور ما خاتوا أمانتي داو بغتيا ضمانا دور ما خاتوا أمانتي داو بغتيا الرومو 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 جند بين مواب الرومو 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 نجند بالمواب سايران قاينامر نمكيتا كاسي قرمياني أنفال كراوي هنا أساسر باقي قولي من فاوتيني نكيتا سايران قاينامر نمكيتا كاسي قرمياني أنفال كراوي هنا أساسر نمكيتا ميراتي معي باجمعي ملاتي كور نمكيتا ميراتي معي باجمعي ملاتي كور دشمن باجاستم خوش نكاي ودشمن عنم كاي بافر دشمن باجاستم خوش نكاي ودشمن عنم كاي بافر أرومو 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 نجند بيما أرومو 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 نجند بيما
گوماناوێ ڕەدامەوە ئەڕۆم و تا چاو بڕێکابێ گوماناوێ ڕەدامەوە هەموو پاژارەی دووریدا نووسێ بە پاڕەی دڵێ ماوە سەیری مێژووی ڕابردوم کە ئەزانی چاکم یان خێراب سەیری مێژووی ڕابردوم کە ئەزانی چاکم یان خێراب بەگەڕدووری دمەم سووتێنە و دڵمە کەراتکەی کاباب بەگەڕدووری دمەم سووتێنە و دڵمە کەراتکەی کاباب ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و نەگەێنە دویناوە ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و نەگەێنە دویناوە خبري خوش دنڵێم پێێتە جوان فەرماوەیان خبري خوش هەوارێ دڵێ پێێتە جۆش دەڵێن گەرمیان یاد دەکاو بەدیتنی شاد دەکا زۆر دەمێکا بێگومان من کە چاوەڕێی ئەم هاواوەم زۆر دەمێکا بێگومان من کە چاوەڕێی ئەم هاواوەم کەوقی ڕووی بێدا لە دەستم پیشوام ڕوخسارە تاڵم کەوقی ڕووی بێدا لە دەستم پیشوام ڕوخسارە تاڵم ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و نەگەێنە دبینەوە ئەڕۆم و ئەڕۆم و ئەڕۆم و نازانم چی بڵێ وڵای کاکەم دەمم ناتانگات هەردووتان ماچ بکەم یاخوا دەمتان خۆش بێ دەستی ئەو دوو ژەنیارە خۆشەویستانش خۆش بێ خۆشەویستان ئەمە ئاوازی خۆشێتی کاک بەڵێ بەڵێ شعرەکەشی خۆیەتی بەڵێ بەڵام ئێوە ینی ئێوە ناڵم ببورێن مەخسام چینێکی دیاریکراونێ بەڵام خەڵک بە عام وا تێگەشتوە بێ ئاوازدانەر دەفتەرێک نۆتەی لە بەردەما بێ و دەست بکا بە نووسینەوەی باش ئەحمەد شەماڵ خۆ ڕەنگار خوێنەوەریشی نەبوو بێ بە ڕەحمەت بێ حەسەن زیرەک ماملێ هەموو ئاوازەی هەیە ئەم گۆرانی بێژانە فەرمو کاک ڕەمەزان باوەڕتانە بێ من ناڵم ئەکادیمەم شتێک لە نۆتە ئازانم و سیوسێ ئاوازیشم تا ئەستەدانەوە بەڵام بەخوا بەقەدەر ئەوە چێژم نێنبنی و ئاوازە جوانە ئەوەنە جوانە ڕێک لەگەڵ مەقامەکەیە سێگا خۆی وەکو خۆی ئاماژەی پێکرد کاک ڕەمەزان مەقامە گشتەکانە ئەو کۆڵەکەیشی لە کۆڵەکانی مەقامە بەڵام ئەمان سێگاکە بە شێوازی گەرمیانی ئەڵێن مەسەن بەیاتەکە بە شێوەی ئەڵێن هەر نەهاوەندەکە بێ بە قەتار و ئەڵاوەسی و دوایە بێ بە خاوکەر و ئەو ئەوە تێکەڵ چێشە خورشیدەکار حیجازکارە کاگرزگار لەوڵ بەڵام ناوچەکە ینی ناوچەکە تایبەتمەندی خۆی هەیە مەسەن کە ئەو مەقامە ئەوترێ ئەوەنە چێژی هەیە پیا و ئحساسی بەتەواوی ڕۆچم لەگەڵ دەمە خۆش بێخوا بەڕاستەکەم کاگەسەرم ئاوازە من خۆم چیرۆکێکم هەر لە مێشی خۆمالیە گایەوە زانم چی بوو بەڵام بەڕاستی یەک دنیا جوانە یەک دنیا بزانە کاک ڕەمەزان ئەو ئیلهامی چۆن بۆ هاتووە هەم یەکسە شعرەکەشی نووسیوە هەم ئەو ئاوازە جوانەشی بۆ داناوە دەمی خۆش بێت کاگەردێڵێ ئەوە مامە جەزا شێر بووین ئەوەنە ڕۆن و دێنەوە کاکە هەردی بەخوا ئێمە نەکشێت بووین ئێمە بەدەست کارەباوە ئەم هەفتەیە تەوەری بەرنامەی خاڵە تەکبیر لەسەر دایرەی کارەبایە ئەو کاتە باسەکەین کێشەکانی کارەباسیە باوەڕتان هەبێ هەر تەمسیلێکی کرد چەند ساڵەوە پێشکاک بسەفۆن کارەبەکانی سەر ترافیکەکە بەسرا بۆ ترافیک لایتە هەموو دقەیەکیە تۆڕ هەموو دقەیە کاک عومەر سلێمانی لە سڵاو لەو دەنگە ڕەسەنەی کاکە ڕەمەزان گەرمانی کاک شەعمەرە لەو دەنگە نەڕزێت کاکتوانە قادر لە بەریتانەوە وەڵە ئافەرم چاچێ لە براکەم ئەیماتە زەرمێدیڵە دەست خۆش شاز بوو وەڵا منیش هەروواڵم کاکە ئیماجیان بەڕاستی کاک ڕەمەزانجیان دەمە خۆش بێ منام ژیانی هونەرمەندی خۆ نەگوەتی کورد ئەوەنە وەسعێکی خراپە کە ناتوانێت خۆی تەرخان کا بە تایبەتی بۆ هونەرەکەی جنە زۆر لەوەیشی جوانتری هەبوو ئاوازی زیاتری هەبوو
کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵە لە هەولێری پایتەختەوە کاک ئەحمەدجان سڵاو و ڕێز بۆ تۆ براکەم. جانێوارتان باش یاوارە باش کاک ئەحمەدجان سڵاو و ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشی دەخۆشی بەرنامەتان لێ دەکەم یا خۆ لەشتان ساغ بێ و سەرکەوتبم بەڕاستی دەنگێکی زۆر زۆر تایبەتی هەیە دەنگی نەرجە دیارەبێ. سپاس دەکەم کاک ئەحمەدجان هەرچەنە داوای لێبوردن لە هەموو لە تۆ و لە هەموو بیسەران و بینەرانەکەین هەندێک چرتڵی بەرنامەکەمان هەموو بەڵام سپاس بەخوا دوایی هەمووی مونتاجەکەینەوە جارێک تر بە لایڤدای بەزەینەوە. دەستان ساغ بێ وەڵا کێشەی کارەبایەکەی حەل ناوێت. نەوەڵا بە هیچ شتێکەوە میلەتی کوردە تا ماوی نەبێ هەر لە کێشەی کارەبا موچە بودجە هەڵبژاردن چی ئەکرێ بە سەرۆ کۆمار چێ ناکرێت چی قڕەکرێ بەسەریا و میلەتیشە لە شوێنی خۆیەتی و وەڵی یعنی ئەگەر یەک کاندیدمانە ببێ بە سەرۆ کۆماری ئەمریکا وەزی کورد هەر لەمەخێترێ بەنەکی عێراق. ئەڵم ئەگەر ئێمە کوردێکتن بە سەرۆ کۆماری ئەمریکاش نەکەینی هی هەموو عالەمیش هەر وەزەمە لەمە باشتر نابێت ئەم هەموو کێشان ئەمە هەر چێ بێ مامە ینی هەر چێ بێ میلەتەکان لە شوێنی خۆەتی و هەرە وەزعەکەیەتی. ئێمە ژەمانەیە شەممە هەموو خۆشەویستان بانگێش دەکەین بێن بۆ هۆڵی تەوار بۆ ئەو خەمانیان لەبیر بەرینەوە پێیان بڵین ڕادیۆی گەڕیان بۆ دامەزراوە دەستگای میدیایی گەڕیان بۆ دامەزراوە سۆشیال میدیاکانمان لەوێ هەمومان بەیەکەوە ئەمانە هەمووی بۆ خەڵک نمایشەکەین. والله ئینشاءالله ئینشاءالله فیستیڤالێکی جوان دەبێ و هەل ئێستاوە یادی 2 ساڵی گەڕیان میدیا پیرۆز بێت. زۆر زۆر سپاس بۆ تۆ ماندوو نەبی تۆیەکێکی لە کارمەندە خۆبەخشە ماندوونە ناسەکانی زۆترین ئەرکە لە سەرشانە یاخوا لە زۆر سپاس نەگرن کاتێک خۆش ئێوارتان باش. زۆر زۆر سپاس بۆ تۆی ئازیزی خۆشەویست کاک سۆرانی عەباس خەیات ئەڵێ بژی گەرمیان دەنگتان خۆش بێت. کاک عومەر ئەحمەد سلێمانی لە ڕەواندزەوەڵە سڵاوتان لێ بێت بەدانیشتن بە دیارتانەوە لە لایڤ نازانم لە کەناڵی ناوخۆی تیڤ هەتانێننا بەڵێ کاکە سۆرانجیان لە میکس میدیا گەڕیان هێزیمانەیە تەلەڤیزۆنی گەڕیان ئەتوانی زۆربەی کات بینەرمان بیکە 24 کاتژمێر پەخشمانەیە بەزەو کاتانی کە کارەبا ئیتر خەلەل لە دەستێمانیەوە داوای لێبوردن نەکەین. گۆران محەممەدە دەستان خۆش بە سەرکەوتوو بن زۆر جوانە بەرنامەکانتان کاکردێڵ کاگەزە خەریکی جیرفانی خۆیانە بن بۆیە حاڵمان وایە قوربان جاوەڵا هەروایە براکەی من خۆ وەکو باسم کردەوە لەو ئەینایە بووم پەیوەندێکات لەو لێدوانە باسیەومانە کرد ئەگەر ئەم هونەرمەندە خۆشەویستانی کە لای من دانیشتون ئەگەر وەکو وڵاتان هونەرمەند هەر هونەرمەندە مەسەن بۆ نمونە هەر چوادۆرمان هونەرمەندە عەرەبەکان ئیشەکەی بەس هونەرمەندە بە هونەرەکەی پارە پێیاکە و بژێوی ژیانی بە باشتری ژیانەژی ئاسان یارمەتی حکومەتیش هەیە یارمەتی ڕێکخراوەکانیش هەیە یارمەتی فەقیر و هەژاریش هەیە ئەوەنە ژیانێکی خۆشەژی بەڵام هونەرمەندی ئێمەی نەکبەت زۆربەی هونەرمەندەکان کە مقابلەیە کەنیایەتە دیدارەکانیا ئاسنگەرە یا کرێکارە یا پێشمەرگەیە یا بەهەناسە سادی وەڵا هونەرمەندم لێرە بانگێش کردەوە بۆ ئەم بەرنامەیە بەستای کاشی بۆ ئەو دەقەیە هاتووە لەسەر ئیشەکە و نازەم چۆن هەناسەی تیا بووە بۆ نەکبەتی لێرەش کە کارەبانی لێمە لە قاتی سێمین سێ قاتیش بە قادربەکانە سەرکەوتووە ئەو کاک ڕەمەزان و کاک ئەحسان هاتن ئێماقی وایە برادرێکە ئۆڕژاوتی ئۆکسجینێدانن لە پەنای قادرمەکانەوە کە سەرەکەوتی یەکسان ئاسۆتیان نامێنێ بەخوا ئەمانش بە هیلاک چوو بوون بە هیلاک چوو بوون و وڵاوتم شتەکە بێ بکەینە دەمان خۆشەویستانم ئەمە دووەم حەڵقەی بەرنامەی چایخانەی گەڕیان بووە بەرنامەی شەوانی گەڕیان ئەم شەوی ڕابردوو پێشکەش کرا لایەن کاگی دروستی بێدارانەوە بەرنامەی حکایەتخوانمان هەیە هەمووتان جارێکتر باسێکەمە بۆی بزانن چیمان هەیە و بەرنامەی تازەمان چییە دوای 2 ساڵ ئیشکردنی شەو ڕۆژی بێ بەرامبەر ڕۆژی شەممە توانن بفەرمون بۆ هۆڵی تەوار بۆ بینینی فیستیڤاڵی دامەزرانی دەستگای میدیایی گەڕیان کاکامانجی چایەتی ئەمڕۆ زۆر هیلاکمان کرد چا بە چا خۆشەکانی چایخانەی گەڕیان ئەوەندەی ئاوەدان بۆ جایتر ئەوەندەی دڵی خۆش کرد مەڵا گەروا بێ ماماماچ ئەم مشتریەکانمان ماشەڵە ئالەم جۆرانە بێم هونەرمەندە دەم خۆش و دەنگ زوڵاڵانە گەرمیانی بێ و چای خۆریشن وەڵا کاک قوربان هێشتا جارێ ڕەنگە هونەرمەندەیان ڕۆژهەڵاتیش بێ بزانمەوە وابزانم حەشەکەن بە چاکە ئەوە هەرە بێ چاکە بەردەوام ناکەی ماشەڵڵا دەستان خۆش بێ کاک ڕەمەزان چیترمان ئامادەوە تەنەماندووە بی بەڵام حەزەکەم زۆرترین سوود بەبێ پێشەوەی کارەبامان لێ قەتە بە پێشەوەی کە تووشی کێشەی کارەبا بین حەزەکەین بەرهەمەکانی جەنابەت پێشکەش بکەین و لای خۆمان وەکو ئەرشیفێک گەمێنێتەوە و ئێمە بۆ نەوەکانی داهاتووە جارەگەڵم چیمان ڕیکۆرد کردووە دەنگی ئەم کاک ئەحسانە و مامشکۆر خەیات و کوڕانی سەڵات داودە و گەرمیانیەکان و
هەمووی لای ئێمە بە ڕیکۆردیمەوە ئینشاءڵڵا پێشکەشی نەتەوەکەمە وەڵام منە مقامی خەنەباتی پێڵێنێمەوەکو ناوچەی گەرمیان بەشێکە لە هاوشار ئێمە نزیکن لە یەکەوە مقامەکە لای ئێمە ناوەکەی وایە پێڵێن خەنەبات بەستەکەیشی تەمەنەڕوا شیعری برادەرێک مەناوی کاک جەعفەرە جەعفەرکەریم لە تەکێوە چاوی ماچەکەم سوپاسێکم بۆش ئەو هۆنراوە جوانە کە پێشکەش منی کرد ئاوازم بۆی داناوی شەڵای سە گوێبی سێبین زۆر خۆشحاڵین خۆشەویستان گوێبیستی ئەو بەرهەمە جوانەی کاکە هونەرمەندی دیێرین کاک ڕەمەزان گەرمیانی ئەبین بەیەکەوە فەرموو. وفايا بكري تابكي حريد ضلع لزنداني جفا بكسي توا امان امان عيداد دا عمري نحم شون بينجو دروجي كماوا روح كتشونا يا توا امان امان امان
لروي رحمة وبيع يا بقصي كشنا أي مسلمان رجاك نتو خدا درقاي وفا بكريتوا دادي 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 داوات أي داوات برولة واضياتي ثمن عروايا من الجسام برولة واضياتي تاويم بنا يكذبوا جداري قاعدين وين أبير تاويم بنا يكذبوا جداري قاعدين وين أبير يقايلوا يا نتكتوا ظلم ميلي باقري أنا يقال رواية نفتكتوا ظلم ميلي باقري أنا ندار سبار بودكاو نقول بوني وقدار أنا ندار سبار بودكاو نقول بوني وقدار أنا ورعدم قولي باقي من على رينيا نصيبي باي ورعدم قولي باقي من على رينيا هضبابي ضايع رداك مو تنياي واحدة مخنكينيا هضبابي ضايع رداك مو تنياي واحدة مخنكينيا دصم لا رياتيو بقوتان خوام دا اگر ماوا زصم لارا دارياتيو بقوتان خوام دا اگر ماوا ثماني جوان بصرتو وقوم موات ماوا ثماني جوان بصرتو وقوم موات ماوا كان تايمت معناك تاويل كاملة تاوم رقا كان تايمت معناك قريد وريد لنا خمنا وشو بيري أمراناك قريد وريد لنا خمنا وشو بيري أمراناك ثمن عروايا من الجسام برولة واضياتي ثمن عروايا من الجسام برولة واضياتي تاويم بنا يكذبوا جداري قابلي وين أبي تاويم بنا يكذبوا جداري قابلي ونبي دەمە خۆش بێ دەستان خۆش بێ کاکە ڕزگار کاک عومەر میرەیی کاکە ئەحسانی خۆشەویست کاکە ڕەمەندی هونەرمەندی دێرین چایخانەکەی گەڕێنەوەدان بێ دەستی کاکە ئامانج خۆش بێ کورد جاران
شتێکمانە بۆ زۆر ناخۆش بوو بەڕاستی تۆزە بێویژدانی پێوە دیارە لە بواری کللتورە بۆ نمونە ژنانی داماوی جارانی بەشمەینە دایکەکانمان خوشکەکانمان خێزانەکانمان ساتەرون هەبوو لە گەڕەکەکانە دانیشتن نانیان ئەماکەرەوە هەمونان و کوێ ڕەجوانە کەچیکە قسێکە بۆیان لە قسەی سەتەنووری ژنانە بەڵام پیاوانش خۆمان لە چایخانەکانە بۆ نمونە سام چایخانەی گەڕیان ئەبڕۆ دانیشتووی من و کاگوران و برادران چامانە خواردەوە لە ڕاستی لە چایخانەکەی قسە و باسێکمان بۆ هات من کۆڵە خەفەتم پێ خوار ینی هەر قسە و باز لە سەرتەنووری ژنانە نییە لەگە ڕێزم بۆ دایکان و خوشکانمان لای ئێمەش لە چایخانەکانە دایمە پیاوان دانیشین دەردەدڵ و قسە و باز یێتە لە ئێمە باسی هونەرمەندێکیان بۆ کردم بەڕاستی زۆر زۆر خەفەتم خوارد تەبەن ناوەکەی ناڵێم بەڵام وەڵڵاهی بەڕاستی من هەتا ئێستانە بە بێتاقەتی و بەرنامەکە پێشکەشەکەم ئەم کابرایە دە مناڵی هەیە دە مناڵ هەر دە مناڵەکەی بەجێشتووە ئاسایی ئینسان ئەوسەرگیری بکاتەوە مەسەن لە کۆنەوە هەبووە من ئاسایی نییە بەلامەوە بەڵامی ترە بێ بڵێ ئاساییە لەبەرەوەی هەیە سێژنی هەیە چواری هەیە پێنجە شێشەمان نییە بەس تۆ بێی دە مناڵ بەجێ بێڵی هەی بێویژدان نان ینی ئێستا لەم سەرمایە باوەڕم پێ بکە دیمەنێکیان بۆ نردوم بە گۆڕی شەیدان دەستم کرد بگریان یعنی مناڵێکی لە باوکی پارێتەوە بۆ ئەڵێ پێ ئەڵێ ئێشتا قسە شیرەکە لەگاتەوە بۆ ناچی بۆ قوتابخانەڵەوەڵا بەسکی بەتەڵ چۆن چم باوکە نان نییە بیخۆ نان ئەی هاوار ئەوم چیرۆکەویستم بەم بە کاگەی دیسی بێداران بۆ بەرنامەی چیرۆکەکانی ژیان کە بە شەوان پێشکەشەکان چیرۆکێکی زۆر حەزینە بەڕاستی زۆر کارەساتە پێ باشە تۆ دە مناڵە هەبێ ئەچی هاوسەرگیریەکەی تۆ ئەی مناڵەکانێ ئەی تۆ تاوانە و کردووە ئەو مناڵانە چیە بەخێویکە بۆ خاتری خۆ تەمان لە وڵاتان کە هاوسەرێ ژنومێردێک جابنەوە حکوومەت تەبەنی و مناڵانەکە مەسەلەن ژنەکە موچەیەکی وەداوینەکە بژێوی ژیان خواردن بۆ مناڵان بەڵام ئەتۆ لە وڵاتەیە بۆ دەزانی پیاوەکانیش بە تفەنگش ناتوانێنانە پێیا بکە کاک ئەوە تا بۆ نموناوە ئامانج ئەمڕۆ چایچەکەی ئەمە ئەگە بێنە سەخسە باسی لەسەر چایەکێک جاران چایەکی ئەو پەڕیەکە لە هەموو دنیاە باجەکەی پێڵم باجی دەرامەد یا زەریبە ئایا ئێستا یەن جەماعاتێ بە وەرەقەیەکەوە گەڕێنەڵێ و تابلوێ نووساوە چایخانەی گەڕیانەوە پارەکەی ئەو نێبێ بێت دوو ڕۆژتر دوانی تریە گەڕێ پارەی مۆلیدە دوو ڕۆژتر دوانی ترێ گەڕە پارەی کارەبای حکومەت دوو ڕۆژتر دانێ گەڕە پارەی ئاو دوو ڕۆژتر دانێ گەڵە پارەی خۆڕشتن قوڕ بەسەرم وەکو باسم کرد و دوکانی هاوڕێکم لەم شەقامی ئۆرزیم 15 ملیۆنی بواتەوە خۆڕشتن مامە ڕزگار هی خۆم 300 بۆ هاتوێتەوە دوکانێکی بچووکم هەیەوتم هیچ چیە بە قوربان وتی خۆڵەتمە بێ خۆڵی عود و کەمانچە لەکوێ بێ نازم خۆڵی هەیە کاگرزگارەوەی شەیەمە هیچ 300 تۆ بڵێ خۆڵی تەپڵ نەبێکە لێ لەوانەیە ئەخۆڵەکەی زۆر بێ باشە هەر بەڵێ ئەو ئێستا و معلوماتە شێکە کارەبا لە جۆزەکەوت هەڵەسێتەوە تەلەفونەکەی ئەتادی بۆ چاکەنە بەس 10,000 حسابەکە و یعنی بەڕاستی وەلات و هەناسەش بە پارە بێڵا باش هەر چاکە چاک هاکۆنێن و بەزێت چاکار بە 250 ئەو هەموو باجەشی لێسەنگی قڕ بەسەرە ئێستا چاک بە 250 وەڵای باش یاخوا هەموو کاتێ لە خۆشییا بن مەجبوری نەمدەدە دڵانەش بکەین لەناو بەرنامەکەیە چونکە ئەمانوێت ئەوانی کە هەچانە نابیستن بەس حەزەکەم بەشکم بیبیستن تۆزە بەخۆیان نابچنەوە بە خاتری خۆ میلەتێک ئەوە سەرگەردان کراوە ینی هەموو بەرژەوەندەکانی خۆتانە گەڕێ با بەرژەوەندی میلەتیش هەرەوەی کە نانێک بخۆن نانێک ئاوێک هەبێ کارەبای هەبێ ئەوە بێڵن کاکە خۆ ئەوەش نەماوە وەڵڵاهی بەڕاستی کارەسات چی بکەین مەگەر بە مەقام و بەستەیەک ئەگەر کۆتایی بەرنامەکەمانە بەڵام زۆریش داواکەنە وەڵڵا هەمویانان کاگە ئەحسانیش هەبێ هەشتێوتم وەڵڵای بەرنامەکەی کاگ ڕەمەزانە من ئەحسان ئەمەنە خۆشەویستیە بۆ کاگ ڕەمەزان لەوەڵە پێویستم وتی خوا بە لە بەرنامەکەی ئەو نەخۆ من هەراتوو میوانم لەگەڵ تا کاگ ڕەمەزان بەڵام من ئێمە خەڵک وازیان ئەڵەن با بە دوو قۆریش بێ شتێک بڵێن واڵین لەگەڵ ئەڵێ خۆ کاگ ڕەمەزان کاگرامین بەربەر ئەڵێ قەت دەنگە نەرزێت خواسە و سەلامەتت کاگ ڕەمەزان بەڕاستی خاوەن دەنگێکی ڕەسەن و جوانی جوانی ماسپاسێکە مەمنونە جوانی خۆیت کاگڕێبازیان باشە کاک سیروانی باڵەبانمان لەگەڵایە کاک سیروان وەرەگین و پەیوەندی و دوایە چینە لای کۆتاییەن بە بەرنامەکە بە دیارێکی دووقۆڵی کاک سیروان سڵاو ڕێز بە تۆ ڕێز بە تۆ مامەزەماشکۆر زۆر ڕێزمەیە بۆت کاکە سیروان گیان قوربانە بم چاو ماچەکەم قوربانە مامەزە دەستخۆشی بەرنامەکە لێگە مامەزەزای زۆر سپاس کاکە سیروان گیان ڕۆحەکەم خێراتنیە میوانە بە ڕێزانەیەکەم بە ناوی ئەوان شۆ سپاس دەکەم کاکە سیروان گیان
قوربانم چامەڵایی 5 دقیقە بەگاداری بەرنامەکەم و کاک ئەحسان و کاک ڕەمەزان. ئاڕۆڵا قوربان کاک ڕەمەزان میوانی سەرەکی بەرنامەیە کاک ئەحسان میوانی من بوو لە چایخانەی گەڕیان. زۆر خۆشحاڵ بووم یاخوا تەمەەن درێژ من سەرکەوتم ئیشەڵا ئاسفەکە کاک عومەر میرەی کاک عومەر میرەی و کاکە ڕزگاری وەفاییە جوانەکەم. کاک عومەر میرەی ئامۆزامە لە خزمەتیان چاوی ماچەکەم. زۆر ڕێزمان هەیە بۆت. قوربانم دەستخۆشی بەرنامەکەتانە مامەجزا زۆر ماندووی زۆر وەڵای یاخوا لەشی ساغ بێ هەموو جارە باس دەکەین. وڵا چاو ماجەکەم کاک سیروانجیان پێویستە ئەگەرێمە خۆمان مادوو نەکەین بەخوا کەس لەم هوەرە ناپرسێتەوەی تر خۆ باچیان بە هوەر نییە خەڵک هەموو دنیا بۆ بازرگانی و بە بزنس وەڵا بە تاکیت هەموو جارێک لەگەڵ کاک ڕەفیق میرەی عاسف باڵەبان لێرە چاوی ماچە هەموو جارە باس دەکەین هێڵم بەڕاستی مامەجەزا زۆر ماندووە زۆر هیلاکە یعنی وەلحاڵ هونەرمەندەکان بەجددی هەر بەوەنەی تۆ ینی دەرەکەون. سوپاس بۆ تۆ کاکە سیروانجیان وەڵام من خزمەکاری هوەر و هونەرمەندان و نەتەوەکەشمە. وڵا بە تاکید پێزانی ماندووی هەموو جارێک ئاگامان لێ زۆر ماندووی بەم بەرنامەوە دەستخۆشی لێەکەم زۆر چاوی تۆ ماجەکەم کاکە سیروانجیان. قوربانە سڵاو ڕێزمێ بۆ کاکی ئەحسان بۆ کاک ڕەمەزان بۆ ئەو عاسفە خۆشە عومەر میرەی ئامۆزام سڵاو ڕێزمانەیە. زۆر سپاس کاکە سیروانجیان پێشم بچمە کۆتایی بەرنامە ئەمەیە بزانم هەردوو برای گەورە خۆشەویستم کاک ڕەمەزان گەرمیانی چی هەیە بۆ بەرنامەکە پێشەوەی گۆرانەکەمان پێشکەش بکە هیچ وتەیەکت هەیە بۆ هەوادارەکانێ بۆ ڕادیۆی گەڕیان بۆ ئێمە هەرچەکە دەبێت پێمان بڵیت کەم و کوڕێکمانە بێ شتێک پێشنیارێکمان بۆ بکەیت چی بکەین. وەڵا من لای خۆمەوە زۆر سوپاسدانەکەم کاک جەزا بۆم بە سەرکردنەوە کەوا تۆ لە لێرە و لە گەرمیانەوە منت کەوتەوە یاد و بانگەشی ئەم بەرنامەیە کرام هیوای تەمە درێژیتان بۆ خوازم سوپاسدانەکەم چاوتان ماچەکەم داوام هەیە لەو هونەرمەندانەی کە ئەو بارگەی لە کۆری ناوە خاڵی نییە با بێت لەم بەرنامەیە بەشداری بکە تۆش بتانی هاوکاری بکەی بەڕاستی شتێکت کردووە کاک جەزا ڕەنگە بتوانم بڵێم بە وشە قیاسی ناکرێت لەبەرەوە کە جێگا و ڕێگاکەم بینی و ماندوو هیلاکی و بێ و بڕۆ ئەوانە هیوای تەمە درێژیت بۆ خوازم بۆ تۆ بۆ ڕەفیقەکانت بۆ هاوکارەکانت بەڕاستی پشوویەکی درێژتان هەبووە توانایەکی بە قۆتان هەبووە کە توانیتانە ئام هەموو ڕێگا دوورە ببڕن تا گەیشتنەتە ئێرەکەوە ئێمەی هونەرمەندان گۆرانی بێژان بتوانین لێرە ئەو گۆرانەیە من مقامێ ئەو گۆرانەیە ئەو بەستێ ئەو چی لایە کە لێرە ئەدایەکە لە شیفیەوە ئەمێنێتەوە هەم بۆ کللتوری نەتەوەکە بۆ میلەت ئەمێنێتەوە پارێزراوە و شتێکی ترم نەماوە زۆر سوپاس دەکەم و هەردوو چاوت ماچەکە یاخوا بە خێر بێ گەورە کردین ستۆدیۆی ڕادیۆی گەڕیانە پیرۆز کرد لەگەڵ تەلەڤیزیۆن و گەڕیان میدیا کاک ئەحسان جان سوپاسی تۆ ژەگەم کە ئەمڕۆ ئەوەی کرد ستۆدیۆکە و جوان کرد ناو چایخانەکە جوانتر کرد چایخانەی گەڕیان بەرنامەیەکە کەوکو باسم کرد بۆ خزمەتی هونەری ڕەسەنی هەموو ناوچەکان کاک عومەر میرەیی زۆر سوپاس دەکەم کە تۆ ئەرکی کێشە کاک ڕزگاری هونەرمەندی دیێرین کاک ڕزگاری وفای سوپاس دەکەم سوپاسی کاکە ڕێباز و کاک گوران و کاگامان کاک میرشاد هەموو کاکەکان کاک ئەحمەد خۆشناوەتی ئێمە وتمان لەم وەرانڵین پشتی کامێرە و کۆنتترۆل بەڵام من ناکرێت منێڵم وەکو کاک ڕەمەزان باسی کردە و ئەرکە قورسە من نیم بەتەنیا بۆیە باسێکم هەموو ئەوستافەن یەکەم جارە تەجروبەیەکی وە لە کوردستانە ڕۆبا 2 دانە ساڵ شەو ڕۆژ ئەو هەموو کارمەندە بەبێ موچە بەبێ پاداش بەبێ پارە بەبێ دەستکەوت خۆبەخە شەو ڕۆژ لە خزمەتی هونەری نێتەوەکەیان بن خۆشەویستانم چاوەڕاتیانەکەم ڕۆژی شەممە کاژمێر 2 لە هۆڵی تەوار چێ ئەفەرموێت بە خۆی و خانەوەدەکانیانەوە جوانترین کلتور و جوانترین هونەر و جوانترین فستیڤال پێشکەشەکەین بە بۆنەی یادی دامەزانی 2 ساڵەی دەستگای میدیایی گەڕیان هۆڵی تەوار لە سلێمانی نزیک تەلەڤیزۆن و دەستگای میدیایی خاک چاوەڕوانتانەکەین کاژمێر 2 دەست پێکات لەگەڵ بەرهەمە جوانەکەی کاکە ڕەمەزان گەرمیانی و کاک ئەحسان پێما بێ بە دووقۆڵی زۆر داواکەن ئەوە دیاری بەرنمەیە من ئەم ێوارەیە لە چایخانەکەی گەڕیان سوپاسانەکەم سوپاسی خۆم و چایەکی چایخانەی گەڕیانی ئەمڕۆ کاکە ئامانجیانەکەم کاتێک خۆش بۆ مولەیەک
خبير يا هوى يا حكم يا أقول فكرك ويا كذب ويا دمع بأصول سوايا ونايا يا خويا بنيادي يا خوي وكان جانسي يريد بيا كان خوي والكوي يا ربيع قد مرجيت ونبينا Oh
وڵات مایان بۆ بکای بە ئاجانا لە سیلەی قەبرانە چی دێداوێ حاکم بێم گەارێە لەوێدا ئاوێ قەد نایڕێم ناوێ نایە دینێ ناوێ رونقي بازار منقرو فلك زاني كدشكي رونقي بازار منقرو شكاندي فنجكم كامن ننوسم وصف رخصار دو لبك قصد بيك قصد برجي قول قلم جانا لعم بربي يسا من ميل ميا بنوسم وصف رخصار دوم أمان 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 شاوك مدز بشكو بجاري بيتلام يا دواي دردم كايا لدردم القريل ليلكم وبشرعي محمد ديارة جند بكافر ناجري أمان 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 وإذا يا هلا كيبا ميا كوريان أني تقولي بيا بايا بايزري يا جريقو ديا لمي بويا بويا بيا لسيالي خبيرا يا هوارا
يا ميدين أو يارا خۆی مەزەکە خۆش